عزیزانی ئێمە لە هەر کوێیەکن جوانترین سڵاوتان لەبێ خۆشحاڵ و ئاسوودە و بەختەوەرم جارێکی دیکە هاتمەوە خزمەتتان من ڕەنگینم ژنگەلێک هەن سەراپایان پڕە لە داهێنان و گەورەی بە لێکۆڵینەوەکانیان شەنوکەوی بابەتگەلێک دەکەن کەونبوون بەرەو خۆدۆزینەوە دەبات یەکێک لەو شانازیانەش کەمایی درک پێکردنە خات و شانازێکە کە بە نووسینەکانی جوانترینی پێشکەش بە کۆمەلگاکەمان کردووە کە ئەویش کتێبەکانیەتی لە بوارە جیاوازەکاندا ئەمڕۆ بەها و بابەتی نووسین و تایبەتمەندیەکانی لەگەڵ ئەم خاتونە تاوتوێ دەکەین ئێستاش بەڕێدەکەوم و دەچمە خزمەتی بەڵێ ئازیزان ئێستا هاتوونەتە خزمەت خات و شاناز هیرانی هەمووکو نووسەر هەمووکو وەرگێڕ هەمووکو توێژەریش باس لە ئەزمموی چەند ساڵی خۆی ئەکاوەکو خانمێکی سەرکەوت و هەروەکو لە پێشەکی بەرنامەکەشا باسمان کرد خات و شانازێکێکە لەو خانمانی کە جوانترین سەروەتی بە کۆمەلگاکەی ئێمە بەخشیوە ئەویش بەخشینی کتێبەکانێتی لا بوارە جیاوازەکاندا کە لە ئێستا خاوەنی 26 کتێبە ئەم کاتت باش خات و شاناز زۆر سپاس بۆ ئەم دەرفەتاکە سەرباری کۆمەڵێک سەرقاڵیت تۆ ئەم پرۆگرامی منت قبول کرد سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاتنتان و سپاس بۆ ئەو دەرفەتە بۆ من کە لە شاری کەرکووتی خۆشەویستەوە هاتوون ژنێک بەسەر بکەنەوە و سپاس بۆ هاتنتان لە خزمەت تا ئەبین ئەمڕۆ ئەومێ دەکەین کە بتوانین بە کۆمەڵێک پرسیار باس لە کۆمەڵێک ئەزمموی چەند ساڵی تۆ بکەین و بەدڵی تۆ بێت و حەق بەو توانایەت بدەین کە چەند ساڵە تۆ پێوەی ماندوو بوویتە بەڵام سەرەتا سیڤیەکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە پێکەوە بینەری ئەبین و دواتر دەست بە پرسیارەکانەکەین فەرمون بە بینەری ئەم سیڤیە بین لەسەر ژیانی خات و شاناز شاناز ڕەمزی ئیبراهیم ناسراوە بە شاناز هیرانی لە دەی 2 ساڵی 1970 لە هیران شەقڵاوە لەدایک بووە خاوەنی بڕوانامەی دبلۆمە لە کارگێڕی و ژمێریاری جگە لە زمانی دایک شارەزایەکی باشی لە زمانەکانی عەرەبی و فارسیدا هەیە خاوەنی 3 شەهیدە کە برا و مام و باپیرێتی لە ساڵی 1996 لە شەقڵاوە پەیوەندی کردو بە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە ساڵی 2006 تا 2015 کادر بووە لە ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی لەوانە مەکتەبی بیر و هۆشیاری ناوەندی مێژوو دەستگای ئایدیا بۆ فیکر و لێکۆڵینەوە زۆر بە دڵسۆزی خزمەتی کردووە ئەندامی کۆنگرەی 4 و 5 یەکێتی بووە و لە کۆنگرەی 4 کاندید بووە بۆ ئەندامی سەرکردایەتی لەسەر بازنەی هەولێر لە ساڵی 2015ەوە بووە بە ئەندامی ئەنجومەنی مەکتەب تاوەکو ساڵی 2020 دواتر بووە بە ئەندامی مەکتەب لە کۆنفرانسی مەکتەبەکان دەستی نووسەرانە لە هەریەک لە گۆڤارەکانی نوێبوونەوە و تەواری یەکێتی ژنان و ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری ئایدیا دیپلۆماتیک بووە خاوەنی دەیان چالاکی ڕۆشنبیری و وتار و چاوپێکەوتنە تا ئێستا 25 بەرهەمی لە نووسین و وەرگێڕان هەیە کە بریتین لە 3 توێژینەوە و 23 کتێب لە بوارەکانی سیاسی فیکری ژنان بەڵێ ئازیزان ئێستا دەست بەو پرسیارانە دەکەین کە خات و شاناز چەند ساڵە بەو ئەزمموی خۆیەوە ماندوو بووە لە هەموو بوارەکان و لە هەموو ڕوویەکەوە چەندین چالاکی هەیە ئەم خانمە چەندین چالاکی تیابەتی ئەکرێت لە هەموو ڕووەکانەوە خات و شاناز دووبارە سڵاوت لەبێت لەبەر ئەوەی تۆ شارەزایەکی باشی نووسینی و وەرگێڕانیشت کردووە پێم وابێ توێژینەوەشت کردووە بۆ خاوەنی 26 کتێبی کە ئەمە بۆ خۆی باگراوندێکی زانستی باشە کە پێشکەش بە کۆمەلگاکەت کردووە سەرتا لەوە دەست پێەکەین وەکو شارەزایەک لە نووسین لێکۆڵینەوە لەسەر چ ژانرێک بەدیئی نەکرێت پۆلێن ئەکرێت دووبارە سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاتنتان دیارە مرۆڤ کە هەر کاتێک بوارێک هەڵەبژێرێ نووسین بێ یان وەرگێڕان بێ کە لە زمانی کۆ بۆ زمانێکی ترێکی و لە هەمووشی گرنگتر کە تۆ توێژینەوە ئەەکەی ژانرێک هەڵەبژێری دیارە من وەکو ژنێک هەمیشە پێم وابووە باشترین بوار یان بڵین باشترین شوێن کە من دەستی لێ بکەم لەسەر خودیشن خۆیەتی لەسەر شاناز خۆی بێ کاڵێم شاناز مەبەستم لە کۆی ژنە من لەوە دەستم پێکرد کە بێم وەکو ژنێک ئەم بابەتانە هەڵبژێرم کە باس لە ژنەکە لە چەند ڕۆیەکەوە باسم لە ژن کردووە لە ڕووی ئیشکردنەوە لە ڕووی
خۆ سلماندنی ژناوە لەلایەکی دیکە لەو کاتانی کە بەداخۆیمە هەمیشە باسیەوەکەین کە ژن لە زۆر شوێن و لە زۆربەی جێگاکانە بێتە قوربانی، بێتە قوربانی جەنگەکانە، بێتە قوربانی شەڕەکان، ئەبێتە قوربانی بیرکردنەوەی خراپی تاکەکانی کۆمەڵگا. وا لە هەمووشی خراپتر ئەوێ ناهۆشیاری خۆی ژن دەربارەی خۆی، دەربارەی مافەکانی خۆی، دەربارەی ئەرکەکانی خۆی. ئەمانە هەمووی وای کرد کە من خودی ژن هەڵبژێرم بۆی کە زۆرترین نووسینەکانم وتارەکانم هەتە تەنانەت کاری وەرجێڕانیشم زۆربەی جار ڕەنجی خان من هیچ ژنێکم هەڵبژاردووە. پێم وابووە من ئەبێ ئەرکێکی سەرشانی منە ئایدیای ژنێکی تر، بڵێ ئایدیای ژنێکی تر بگوازمەوە سەر زمانەکەی خۆمان بۆ ئەوەی ژنێکی تر سوود لەو ئەزمون و لەو ئایدیای ژنێکی تر وەربگرێ. ئێنجا بە ئەو ژنە لە هەر شوێ بێ، مەسەرەن با لە ئەمریکا بێ، با لە سوید بێ، با لە ئەڵمانیا بێ، با لە هەر شوێنێک بێ. بەڵام گرنگ ئەوەیە تۆ ژنێک هەڵبژێری، ئایدیای ژنێک هەڵبژێری، ئەو بیرکردنەوە بۆ چوون و دیرگای ئەو ژنە ئەگوازیەوە بۆ ژنانی خۆمان بۆی سوودێکی لێ ببینێ، بۆی لای منشارێک بەگشتی. بڵێ مەسلەی هۆشیاری لای من زۆر گرنگە ڕەنجە خان. من هەمیشە جەخت لەوە ئەەکەمەوە لە هەموو کۆڕ و نووسین و چاو پێکەوتنەکانم ئێمە ژن ئەبێ هۆشیار بین. ئەگەر هۆشیار بین ئێمە ئەتوانین دەست بۆ زۆر بابەت ببین، ئەتوانین دەست بۆ شتە بڤەکان ببین. چونکە هەندێک خانم هەیە قسەش ئەەکەی کە بینی توانایەکی زۆر باشی هەیە، بەڵام بە بۆنی کۆمەڵێک شتی داخراوە ناتوانێت خۆی لە قەرەی هەندێک بابەت بدا، یا هەنگاو بۆ کۆمەڵێک پۆست و پلە و کۆمەڵێکین ببا. بۆیە لە ڕێگەی ئەم نووسینانی تۆ لە ڕێگەی دەستکردنە سەر بابەتەکانی ژنان ئەتوانین بڵین ئەبێتە هەوێنی چارەسەرکردنی ئەو بابەتانە. بە ئەکیدی من لە ئەزمموی ژیانی خۆم زۆر جاروەیە بە ڕێکەوت ژنێکم بینیوە سیرم کردووە زۆر جوان شعرە نووسێ، زۆر جوان ئەتوانی تعبیر لە بۆ چوونی خۆی بکە، بەڵام لە ماڵە نەیتوانیوە بیگەیانێ. ینی ئەم ترسەی لە کۆمەڵگا و لە بیرکردنەوەی دەوروبەری و لە ڕێگەنەدان لەناو خێزانەکەی و کۆمەڵێک شت کە ئەبێتە ڕێگرێکی سەرەکی بۆ ئەوەی ئەو ژنە نەتوانێت لەو بوارەی کە تێیدا باشە یان ئەو بەهرەی جوانەی کە تێیدا هەیەی. مەسەڵەن ئێستا شەعر تۆ پیاوێک شعرێک ئەنووسێ چەند جوانە، چ جای ژنێک کە شعرێک ئەنووسێ. ئەمە زۆر جوانە بێگەر ژنێک بێ بە شعر تعبیر لە ژنبوونی خۆی بکە، لە مینەبوونی خۆی بکە. بەڵام کە ژنێک هەموو دەرگاکانی بەسەر داخراوە ناتوانێت ئەوە بکە، من پێم وایە بە پلەیەک ئەگەڕێتەوە سەر بەداخۆ کە ئێڵم ئەگەڕێتەوە سەر ئەو ناهۆشیاری هەیتی دەرحەق بەو مافانەی کەیەتی وەکو مرۆڤێک. سەرەتا ئێمە ئەبێ پێویستە ئەوە بزانین، ئەبێ ئەمە بیسەلمینین بۆ هەموو کۆمەڵگە سەرەتا وەکو مرۆڤێک سەیرم کە ئینجا وەرە وەکو مێنینێک سەیرم کە. تۆگەر وەکو مرۆڤ منت خوێندەوە ئیتر زۆر شتەیە مافەکەم پێ ئەدەیت. ئەنی ئەو مافانە لای تۆ ئەبێتە شتێکی زۆر ئاسایی کە بیدەی بە ئینسانێک، بیدەی بە مرۆڤێک. ئینجا دوایە وەکو مێینەیەک ئەگە بیری لێ بکەیتەوە ئیتر ئەو کاتە شتەکان نۆرماڵە بیلای کۆمەڵگە و لای تاکەکانیش بۆ خێزانەکەشی. چونکە خێزان ینی ئەگەر خێزان دەرگای بۆ کچ کردەوە بۆ مینەکەی ماڵی کردەوە کاتە کۆمەڵگەش بۆ یەکاتەوە. خێزان زۆر مهمە. بەڵێ لە سەرەتای خێزان و خێزان دەرگاکانت بۆ ئەکاتەوە بەهاندانت بەڕێگرینەکردنت ئەمە وات لێ ئەکا ترست نەمینێ لە کۆمەڵگا، ترست نەمینێ لە تاک کە تۆ بەڵام لە تۆ لە ناو خودی خێزانی خۆت کە ترسێکت هەیە ئیتر ناتوانانی ئەو بربەستە و ئەو ترسی دەرەوەش بشکێنی. بۆیە خێزان زۆر گرنگە لە سەرەتای کارکردنی هەر ژنێکەوە. باشە خات و شاناز باسی ئەوەت کرد کار خانمی زۆرمان هەیە و زەیکی باشیان هەیە و لە شوێنی خۆیانەوە ئەنووسن و توانای خۆیان دەرئەخەن، بەڵام نەیانتوانیوە بە شێوازێکی گشتی بۆ کۆمەڵگای بسەلمێنن کە ئەو چەند خاوەن بەهرەیە، چەند توانایەکی باشەیە گەر دەرکەوێت. لە کاتێکا کە ئەمە کۆمەڵێک ڕێگریەیە، هەروەکو خۆت باست کرد ئەگەر خێزان هاوکار نەبێ خانم ناتوانێت لە ماڵەکەی هەنگاو بنێت لە ترسیدا بوونەریتی کۆمەڵگا. ئەگەر بێت و ئەم خانما کۆمەڵێک بربەست بشکێنێت، کۆمەڵێک سنوور کە ها ئێمە پێی ئەڵێن بێعاری، ئەگەر بێت و کۆمەڵێک سنوور لە ڕووی کۆمەڵگاوە ببەزێنێت و هەنگاو بنێ، پێت وایە کە ئیتر کۆمەڵگا بەگشتی هۆشیار بێتەوە و هەموو خێزانێک لە لای خۆیەوە دەرفەت بە خانمی خۆی بدات؟ بەدڵنی هەیەەوە. ئەمە خاڵی سەرەکی و خاڵە هەرە گرنگەکەیە. دای موتەیەکەیە کە ئەڵێ ئازادی کۆمەڵگە لە ئازادی ژن ببینە. هەر کاتێک ژن توانی ئەو ئازادی خۆی پیادە بکە ممارەسە بکاتن و بتوانی بیگوازێتەوە بۆ ناو کۆمەڵگا، ئیتر وردە کۆمەڵگایەکەش بەرەو ئازاد بوونەچێت. تۆ بەراوردی
ئێستا و ساڵانی پێشوو کە چەند جیاوازیەکی زۆری هەیە لە هاتنە ڕووی ژنان زیاتر بۆ ناوکاری سیاسی و ڕۆشنبیری و هەموو بوارەکانی تر ئێستا ژنی تێدا ئەدۆزیۆ بۆچی لەبەرەوەی ئێستا بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵگە وشیارترە و ژنیش خۆی وشیارترە کە ژن وشیارتربی کۆمەڵگە وشیارترە بەڵام بەمەرجێک ڕەنجخان ژنەکەش بزانێ ئەو ئازادیە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئازادیە بکە بڵێ بەداخەوە لای زۆربەی ژنان ئازادی پێناسەی تری هەیە بە شێوەیەکی تر پێناسە بۆ ئازادی ئەەکەن زۆر جاروەیە ژن تەنیا ئازادی خۆی لە مەسلەی پۆشینی هەندێک جلوبەرگ و لە مەسلەی جوانکاری ئەبینیتەوە بەڵام بەڕاستی من وەکو خۆمەگە ژنێک لێم بپرسیێڵە ئازادی لە چێبینەوە ئەڵێم ئازادی لە بیرکردنەوە ئازادی لە ئابۆری مەبەستم لە کە ژنێک خاوەن ئابووری سەربەخۆ بوو عەقلیشی ئازاد دەبێت ئەمە دەستی ئەکاتەوە ینی ئەمە ئازادی ئابووری زۆر 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 گرنگە واتە ئەبێ سەرەتا هەوڵی ئازادی ئابووری خۆی بدا بۆ بتوانێت پەرە بە ئازادی عەقڵی خۆی بگا و بیرکردنەوەی بدا ئەم دوو شتە گرنگە بۆ ژن بۆ ئەوەی ژن بتوانێت ئەمانە بربەستی سەرەچین بۆ ئەوەی ژن بتوانێتن ئینجا دێ بربەستەکانی تری کۆمەڵگە تێ ئەپەڕێنێ و من پێم وایە مەسەڵەن ئەمە تەنان بربەستی ئاینیشمان هەیە زۆرجار بۆ ژن بەڕاستی بەداخەوە هەرچەندە من پێم وایە لە هیچ شوێنێکە لە هیچ دەقێکە ئاینی ئیسلام غەدری لە ژن نەکردووە بەڵام ئەمە بیرکردنەوەی هەندێک خەڵکایان بەکارهێنانی هەندێک ئیسلامی سیاسی ئەوانەیە دێن بە پۆستراوە تۆ بۆ بابەتی شخصی و بەرژەوەندی کۆمەڵێک تێکەڵ یەکەن بە بابەتی سیاسی و بە بابەتی حەزبی و ئەوانە دێن بربەست دروستەکەن بەڵام ئەگەر ژن توانی لە ئەم دوو خاڵە گرنگە بۆ خۆیان بڵێن ئەو دوو بابەتە گرنگە بۆ خۆی فەرەهەم بکە من پێم وایە بربەستەکانی تر ئەم نشتی زۆر لاوەچی ئەتوانی بە ئاسانی تێپەڕێنێت باشە خەت و شاناسەر لە چوارچەوەی قسەکانی خۆتە ئەماگەڕێنەوە بۆ ئەو خاڵێکە پیشە و ئاکار واتە پیشە و ئەخلاق کە چەند پێویستن لەگەڵی کابوونیان هەبێت مەبەستی تۆ لە قسەکان ئەوە بووکە ئەگەر خانمێک بێت و دەرکەوێ لە هەر بوارێکا بێ چۆن لە ڕووی فکرەوە چۆن لە ڕووی بڵێن ئابووری ئازادی ئابوووریەوە خۆی بسەلمێنێت دەبێت بە هەمان شێوە سنوورەکانی کۆمەلگا نەبەزێنێت چونکە ئێمە ڕاستە خاوەن کولتورێکی داخراوین دەبێت بە مەعریفەت دەبێت بە زانستی خۆمان بە جوانی خۆمان ئەو تەمانەی کە لەسەر ئەو بۆچوونانەیە بڕەوێنەوە بە هەمان شێوە دەبێت لە ڕووی سنووریشەوە ئێمە کۆمەڵێک جوانی دابوونەریتی کۆمەلگا هەیە نەیبەزێنین واتێ ئەگرێنەوە بۆ ئەو خاڵە سەرەکیە کە پیشە و ئەخلاق زۆر گرنگە لەگەڵی کابوونیان هەبێت هەم پیشە بکەی لە هەمان کاتا هەم خاوەن کەسایەتیەکی باش بێت زۆر باشە خات و شاناس لە ڕووی زمانەوە تۆ جگە لە زمانی دایک شارەزای زمانی فارسی و عەرەبیشی زمانزانین تا چەند بۆتە هەوێنی سەرکەوتنەکانت من ئەگەر لێنە وەکو وەرجەر قسە ئەەکەم چکە لە بەرەوەی کاتێک تۆ باسی زانینی زمانێکی ترەکەی دێتەوە سەر ئەو حەز و ئارەزۆ یان بڵێم بچکە لە برەوەی من پێوانە نووسین و نەوەرجێڕان و ئەمانە هیچی پیشەنین ئەمانە خولیا و حەزن لە لای مرۆڤێک دروستە بێ کە حەز ئەکان لەو وارەدا پەرە بە تواناکانی دایان ئەو توانێ هەیەتیان ئەو بەهرەی هەیەی لە زانینی زمانێکی تر تۆ بێ بەکاری بینی من خۆزگە ئەخوازم هەر کەسێک کە زمانێک کە زانێ بێتن لە سوودی کۆمەلگاکەی بەکاری بێنێت چونکە زۆرمان هەیە و بەداخوا ینی سەر نەخۆشی سوود لە زمانزانینیەکەی خۆی بینێ نە کۆمەڵگەش زمانزانین زۆر زۆر گرنگە تۆ هەر زمانێکی تری زانی ڕەنجین خان کەواتە کولتورێکی تر فێر کەواتە تۆ شارەزایت لە کۆمەڵگە و لە ئایدیا و لە بیرکردنەوەی کۆمەڵگەیەکی تر هەیە و چیتە ناو کولتوری ئەو میلەتەوە کە تۆ زمانەکەی لێ ئەزانی بۆیە وەرجێڕان کە تۆ دێی کاتێک زمانێکی تر ئەزانی دەستیش بە ئیشی وەرجێڕانەکەی لە هەمووی گرنگتر کە تۆ زمانێکی ترەزانی بەڵام گرنگەوە شارەزایت لە زمانی دایکە بێ زمانی خۆت سەرەکی ترین خاڵ کە تۆ دەست بە وەرجێڕانەکەی سەرەتا پێش ئەوەی کە بڵێ زمانی تر ئەزانی ئەبێ بێ لە زمانەکەی خۆت شارەزایی تەواو تەبی لەکوێ پیتەکان بەکارهێنی لەکوێ وشەکان ئاڵ و گۆڕ پێ ئەەکەی لەکوێ داڕشتنەوەی بۆگەی ئەمانە هەمووی گرنگن بەڵام هەر زمانێکی تر بزانیت تۆ ئیستیعابی کۆمەڵێک شتی ترت کردووە کە دێشنا ئەبێ بە
کۆمەڵگە و بە کللتور و بە هوەر و بە هەموو ئەو فەرهەنگ و بە هەموو ئەو شتە جوانێت سوودێکی باشی لێ ببینی. زۆر زۆر ئێمە بۆچی ئێستا خۆتان ئاگاتان لێ شەپۆلێکی گەورەی وەرجێڕان ڕووی لە کوردستان کردووە بەداخوا هەندێک جار ڕەنگە بۆکو پێویست نەبێ بەڵام زۆر زۆر سوودمان لێبینیوە ئێمە زۆر نووسری ناودار هەبووە زۆر مێژووناسی ناودار هەبوو ئێمە نەمانتوانیوە ئاشنابین بە نووسینەکانیان بەڵام لە ڕێگەی وەرجێڕان و ئێمە توانیومانە بیگەین بە خوێنەری خۆمان و خۆشمان سوودی لێ ببینین لە سەرجەم بوارەکانی ژیاندا بەڵام من پێتەڵێم زمانزانین هەر ئەوە نیستامە زۆر کەسمان لە دەرەوەی گەنجەکانمان زۆریان ڕوو لە دەرەوە ئەکەن زمان فێرە بن بەڵام مەرج نییە بزانن وەری گێڕ بەڵام شەرت نییە ینی بزانن ئەم زمانە زمانێکی بڵێن بۆ ژیانی ڕۆژانی خۆیان بەکارهێنن بەڵام ئایا ئەشێت تۆ بێ بۆ وەرجێڕان و بۆ نووسین و بۆ ئەمانە بەکاری بهێنی مەرج نییە ئەبێ شارەزایی تەواوت لە زمانەکە هەبێ ئەنجا بێ دەست بۆ بابەتێکی وەکو وەرجێڕان بڵیت. زۆر باشە. خات و شاناز گەر بە بەرپرسیارەتی و وەرگێڕان بکرێت ئەمە تا چەند دەبێتە هۆی ئەوەی کە دەقڕەسەنەکەی خۆی هاوشەوەی دەقڕەسەنەکەی بگات بە خوێنەر. بەڵێ بەرپرسیارەتی سەرەکی لەوەیدایە کە تۆ بابەتێک وەرەجێڕی ئەبێ سەرەتا پابندبی بە دەقی نووسینەکە ئەبێ ئەوەی کە نووسەر نووسیوێتی تۆ وەکو وەرجێڕێ کە دێی ئەیگوازیتەوە بۆ خوێنەرەکەی خۆت نابی بە هیچ شێوازێک تۆ لە دەقی نووسینەکە لادەی بەڵام ئەشبێت مەفهومی هەبێت بەڵێ تێگەیشتێکی باشی هەبێت ئێستا بەداخەوە زۆر جاروێ من خۆم کتێب هاتوۆتە بەردەست وەرگێڕانی بۆ کراوە لە عەرەبی پێی ئەڵێن تەرجەمەی حرفی ئەم تەرجەمەی حرفە بەڕاستی وەرگێڕان زۆر تێکەدا تۆ ئەبێ بێ وەکو وەرجێڕ بە سەلیقەی خۆت بە شارەزایی خۆت بە توانای خۆت بە لێهاتووی خۆت ئەبێ ئەم دقەی ئەم نووسەرە بە داڕژنەوەیەکی زۆر جوان دای ڕێژی تۆ هەمان مانای نووسەرەکە بدا ببێ ئەوەی ماناکە بگۆڕی چونکە تۆ کە ماناکەت گۆڕی هیچ مانە بۆ نووسینەکە بۆ نووسەرەکەش نایاڵیتەوە بۆیە بەرپرسیارەتێکی زۆر گرنگە لەسەر شانی وەرجێڕ کە یەکەم شت شارەزایی لە زمانی خۆی هەبێ دومین ئەو زمانەی لێی وەرەجێڕی شارەزایی لەوی هەبێ سێم وەت پابند بێ بە تەواوەتی بە دەقی نووسینی نووسەرەکە ئەمانە بەڕاستی بەرپرسیارەتین ئەبێت توی پێوە پابند بێ ئەجینا ئەکەویتە هەڵەی زۆر گەورەیە جاروەیە ڕەنجی خان لە دەقێکی عەرەبی تووشەیەک لە سەرەتای دێڕەکە دەست پێ بکە بەڵام مەرج نییە لە کوردیەکە لە سەرەتا بێ تۆ بێت داڕشنەوەی بکەی لەوانەیە لە کوردیەکە بچێتە دوایین دێر ڕاستە ینی ئەمانە زۆر جاروێ بەداخەوە وەرجێڕەکە ڕێسای یاسای خۆی هەیە بڵێ عەرەبی زۆر جیاوازە لەگەڵ کوردی ئینگلیزی زۆر جیاوازە لەگەڵ کوردی ئەوانە هەر هەمووی یاسا و ڕێسای خۆیان هەیە ئەو زمانە ئێمەش ڕێزمانی خۆمانمان هەیە ئەبێ پابند بین بە پیت و بە وشەکە لەکوێ پیتی بزوێن بەکارهێنی لەکوێ ئەمە بەکارهێنی بەداخەوە زۆر بەی کەس دەست بۆ وەرجێڕانەوە ببێ ئەوەی شارەزایی هەبی لەو بابەتانە هەموو خاڵک ڕەچاو نەکراوە بۆیە ئەبینین وەرجێڕانەکە زۆر ڕێکیکە ئەنی مەفهوم نییان پێت ناگا بەتحاڵی بوونە توانین بڵێن بەتحاڵی بوونە لە ڕێک وایە بڵێ ئێستا زۆر جاروەیە من عەرەبیەکە ئەخوێنمەوە زۆر خۆش و زۆر جوانە و پێمەگات کاریگەریەکە هەیە بەڵام کە کوردیەکە ئەخوێنمە پێم ناگات ئەو کاریگەریە لەسرم دروست ناکە لەبەرەوە هی وشەکانی بەهێز نین وەکو عەرەبیەکە لەبەرەوەی نەیتوانیوە وەرجێڕەکە وەکو پێویست بگەێنی بە خوێنەر کە لە کاتێکدا نووسەرەکە نووسەرێکی بەهێزە هەموو کەسێک من پێشم وایانی لێرە داواکارم لە هەموو وەرجێڕەکان دەست نەبن بۆ نووسینی هەموو نووسەرێک لەبەرەوەی هەندێک نووسەر هەیە زۆر بەناوبانگە نووسەری عەرەبیمان هەیە زۆر بە نووسینەکانیان کاریگەری زۆرە تایبەتمەندی خۆیان هەیە و شێواز و ئوسلوبی خۆیان هەیە تۆ ئەگەر نەتوانی و بەستەر نووسینەکانی ئەو ساڵ نەبی نابێت دەستی بۆ بێ ناتوانێت توکات خراپە بێت لانیکەم خۆت سەرکەوتو نابێ و لە دەقیش ئەدەی لە بەڵێ نووسینەکەش ینی ئەم چێژ و گرنگی خۆی لە دەستەدات دەست خۆش بێت ئەمە ئەم وتانێت تۆ تەبعاً بۆ کەسانی کە سەرەتایانە و ئەیانەوەی وەرگێڕان بکەن یاخود
حەزیان بۆ وەرگێڕان هەیە دڵنیام کەوا بێتە هەوێنێکی باش بۆ ڕۆشنکردنەوەی فکریان بۆی زیاتر لەو بوارەیە خۆیان ماندوو بکەن بۆی دەستی بۆ ببەن. ئەم کتێبەی لەبەردەستمایە پێم خۆشە باسی ناوڕۆکیەکەی بکەی کە بە ناوی جەلال تاڵەبانی و هەڵدانەوەی چەند ناوپەڕەیەکی مێژوو کە خۆت بەڵێن وەرگێڕانت بۆ کردووە. پێم خۆشە چۆن دەست بۆ ئەم کتێبە برد و ئامانجی چی بوو و ناوڕۆکەکەی چییە؟ زۆر سپاس. ئەمە دوایین بەرهەمی منە کە بڵێن وەکو وەرجێڕان ئەمام جەلال و هەڵدانەوەی چەند لاپەڕێکی مێژوو بێ گومانیمە هەر کاتێک دێین کە باسی کەسایەتیی سیاسی بکەین لە ڕزی پێشەوە باسی ئەمام جەلال ئەکرێت جەلال تاڵەبانی و کاریزماوە سەرکردە کاریگەری کە تا ئێستاش ئایدیای ئەم کاریگەریەکی تەواوی بەسەر جەماوەرەوە هەیە بۆیە دەستبردن بۆ بابەتێکی ئاوا من پێم وایەکی شانازی بوو بۆ من و من بە شانازیەوە ئەم بابەتە مەرجگەڕاوە ئەوە یەکێکە لە چاوپێکەوتنە هەرە گرنگەکانی کە لە 1998 ڕۆژنامەنووسی بەناوبانگە غەسان شەربل لوبنانی ڕۆژنامەنووسێکی لوبنانی بەناوبانگە دیارە لە 98 لەگەڵ سەرۆک مام جەلال ئەنجامی داوە لێرەدا مام جەلال لەو کتێبە باسی چەق قۆناغێکی مێژووی زۆر گرنگەکە هەر لە کودەتاکانی کە لە عێراق کراوە ئینجا باس لە شەڕی ناوخۆەکە باس لە سویەکی ئابەکە باس لە پەیوەندیەکانی خۆی و پارتی دموکراتی کوردستان و ئەو سەردەمانەی کە بابەتێکی زۆر گرنگە بۆ ئەو کەسانەی کە دێن لە مێژوو ئەکۆڵنەوە دێن لەو بابەتانە لێکۆڵینەوە ئەکەن لەسەر ئەو قۆناغە مێژویانەی کە بۆ کوردستان زۆر گرنگ بووە بۆ عێراقیش گرنگی خۆی هەبووە. من کاری وەرجێڕانم بۆ کردوویەکێک بوو لەو کتێبانەی کە سەدایەکی زۆری هەبوو و خواستێکی زۆری لەسەرە و بڵین تیراژەکەشی 3-4 بۆ کرا چەندین کۆڕ و سیمیناریشم بۆ کردووە لە شارەکان لە سلێمانی و لە هەولێر و لەوانە هیوادارم بتوانم بێم لە کەرکووکیش بۆی بکەم ئینشاءالله بە تامەزڕۆیەوە چاوەڕێتی ئینشاءالله زۆر زۆر سپاس کۆڕێکەوێ لەبێش کۆڕێک ئەنجام بی زۆر سپاس بە شانازیەوە کەرکووکی بە شانازیەوە زۆر سپاس ئینشاءالله خات و شاناز هەمیشە سەرکەوتوبی من هەموو کاتێک سپاس بۆخوای گەورە کە ئەم جارەش لەم پرۆگرامە دەرفەت بوو کە باسێکی سەرۆک مام جەلالی تیابێت چکە ئەو ئەتوانین بڵێن کاریزمایەکە بۆی کەسایەتیەکە کە هەرگیز لە هەزر و تاچی کووردا ناتوانیت ونی کەیت بە بەردەوامی منیش بەش بە حاڵی خۆم بە تایبەتی و کەسایەتیانەی کە بۆنێکی بابەتی سیاسیان لێوە هاتبێت ینی ئەمە بۆ مانایە ناکە بکەین بە سیاسی بەڵام بەو مانایی کە مام جەلال یعنی بە جۆرێک سیاسەتی کرد خاوەن هەزرێکی زۆر جوان خاوەن سیاسەتێکی زۆر حەکیم و میانڕۆ بە جۆرێک یعنی کە ئەگەر تاکێکی وەکو من کە ڕاستە بەرکەوتم لەگەڵی نەبوو بەڵام کە باسی سەرۆکێکی وەکو مام جەلال ئەکرێ باسی سیاسەتەکان یەکرێ من لە شوێنی خۆمەوە یعنی موچورکەم پێیادێم موچورکەی گەورەی ئەو پیاوە جوانی ئەو پیاوە کە بە جۆرێک سیاسەتی کردو ئێستاش بۆ تا قوتابخانەیە کە ئێستا لەلایەن کاک باڵفڵ و کاک خوباتەوە و ئەوانەی لایەنگرانیەکێتین بە بەردەوامی توانیوانەکە درێژە و پەرە بەم سیاسەتە حەکیمانێ بدەن دەستە خۆش بێ تۆش بابەتێکی زۆر گرنگت هەڵبژار ئەوترێ هەندێک جار وەرگێڕان و لێکۆڵینەوە و ئەمانە مرۆڤ گۆشەگیرەکات وای لە تۆ کردووە ئەمە نەخێر من هیچ کاتێک نووسین و وەرجێڕان وای نەکرد گۆشەگیر بم بە پێچەوانەوە من خۆم ژنێکی کۆمەڵایەتیم ڕەنجی بێگومان کۆمەڵایەتیم و من پێم وایە زیاتری کۆمەڵایەتی کردم نووسین و وەرجێڕان و پێشم وایە دوو بابەتی جیاوازە یەکیان پەیوەندی هەیە وەکوتم بە خولیا و حەز و ئارەزوی خۆت و یەکیشیان پەیوەندی هەیە بۆ کەسایەتی کە خۆت هەدا ئەوە من پێشم وایە یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان بۆ ژن ئەوەیە کە تۆ کەسایەتیی کۆمەڵایەتیت هەبی و پارێزگاریشی لێ بکەی و بتوانی بەو کەسایەتیە کۆمەڵایەت بێتە ناو کۆمەڵگەکەی خۆتەوە بۆیە هەمیشە وان بیر کردوێتەوە ئەگەر ژنێک هیچ بەهرەیەکیشی نەبێت چکە مەرز نییە هەموو مرۆڤێک بەهرەیەکی تێدا هەبێت بەڵام زۆر گرنگە هەمومان خاوەن کەسایەتیی کۆمەڵایەتی بین و بتوانین پێیدا لەناو کۆمەڵگە جێی خۆمان بکەینەوە هەر بەوە تۆ ئەتوانی پێگەیکی کۆمەڵایەتی بۆ خۆت فەرەهەم بکەیت و لە هەمان کاتە سادەی خاکی ینی مرۆڤ چەندە سادە بێت ینی توانی بڵێن
ئەڵێ سادەترین پلۆپۆستی دنیا سادەیە ئەمە ئیکێکە لە وتەکانی خۆم ینی هەرچەند تۆ بەرز بێ لە پلێکی بەرزاوی بەڵام ئەگەر بێت و سادە نەبی لەوانەیە خەڵک بە جۆرێک نەچیتە دڵی خەڵکەوە بەڵام ئەگەر سادە بیت و بە جۆرێکی زۆر جوان و خاکیانە مامەڵە بکەی لەوانەیە زووتر بچیتە دڵی خەڵکەوە. بەدڵنیایەوە خۆی ناتێگەیشتنەک هەیە لەوەی کە ئەوانەی کە بەرپرسیارەتی وەرەگرن من هەمیشە وتۆ ماڵێم بەرپرسیارەتی وەرگرتن ئەمە مافێک نییە تۆ دەستە بەریکەی ئەمە ئەرکێکە بڵین تۆ ئەگەر لە حزبێک ئیشکی حزبەکەت بێت دەسپێرێ یان ئەرکێکی حکومیە ئیتر تۆ ئەم ئەرکەت پێ ئەسپێردێ بۆ قۆناغێکی دیاریکراو بۆ ماوەیەکی دیاریکراو تۆ ئەبێ وەکو سەرتاش خۆشت ئاماژت پێکرد ئەبێ بە یعنی بە مۆراڵیەوە تۆ ئەم ئەرکە جێبەجێ بکەی بەڵام ئەو مافانەی لەو بەرپرسیارەتە هەتا تۆ ئەتوانی لەگەڵ ئەرکەکەتا دەستەبەری بکەی بەڵام بەرپرسیارەتی بە شێوەیەکی گشتی ئەرکە بەڕایمەدا باشە خات و شاناسی عنی بەدەر لەوەی کە تۆ دەرەکەوی ناڵێن دەرناکەوی لە زۆربەی چاپێکەکانە بەڵام چۆنە ڕاستە خۆی عنی ڕازی بووی بە پرۆگرامەکەی من چونکە پێم وا بێ بە ئاسانی ڕازی نابێت لە پرۆگرامەکانە دیدار و چاپێکەوتنت لەگەڵا بکرێت هۆکاری چیەوە چۆن ڕازی بووی بەوەی کە یەکسەر پرۆگرامەکەی من قبول کرد لە بەرەوەی شتێک داوای لێ کردو دەست خۆش لەشەر بۆ خزمەتی ئەوە بۆ خزمەتی ژنانە لەبەر ئەوەی من زۆر وەکو ژنێک پێم خۆشە هەمیشە ژنێکی تر دەست ببا بۆ ئەو بابەتانەی کە پێویستم بۆ کۆمەڵگە دیارە بەرنامەکەی توش سەرنجڕاکێشە بەرنامەی پێشڕەوان و کوالیتی بەرنامەکەت زۆرم پێ جوان بۆ و ژنێک ئامادەکار و پێشکەشکار بێەوە ئیتر پێداگریشت کۆڵنادم لە مەسەلەی میوانەکان ئێمە ئەبێ دەستت خۆش بێ ئێمە ئەبێ سوپاسی ژنانی وەکو تۆ بکەین کە لە بواری میدیایی ئیشەکان و ئەیانەوێت جێی پەنجەیان دیار بێ لە بەرەوەی هیچ ئاسان نیە بۆ ژنێک بێت لەو بوارەنەدا خۆی بدۆزێتەوە بۆیە ئێمە ئەبێ هاوکارتان بین و لە بەرنامەکانیشتان وجودمان هەبێ بەو شێوازەی کە خۆتان پێتان باشە دەستە خۆش بێ بۆ ئەوە هاتوومەتە مەیدان بەڕاستی وەکو خانمێک بۆی کە بتوانم یعنی خزمەت بە تۆ ئەو خانمانەشی کە خزمەتیانم کردو ئەو خانمانەشی کە بەنیازم ئینشاءڵڵا ئەوەندەی خواتە من بدا و دەرفەت بدا ئینشاءڵڵا هەموو خانمانی بتوانە بەسەر ئەەکەینەوە لە هەر بوارێکا بێت ئیتر مەرج نییە یعنی زۆر ناسرااو بێ مەرج نییە بەڵام تر خانمێک بێت و ئامانجی هۆشیارکردنەوەی کۆمەلگا بێت و ئامانجی خزمەتکردنی کۆمەلگا بێ ئێمەش بۆ هاتوونێتە مەیدان و لە خزمەت ئێوەمانانە بستان خۆش بێ کارێکی زۆر باشە سپاس بۆ هاتنتان دەستی تۆش خۆش بێ کاتی بەرنامەکە بەرەو کۆتا ئاچێ ماشەڵڵا یعنی کات زۆر زوو ئەڕوا و من دنیا پرسیاری دیکەم بۆ تۆ ئامادە کرد وەڵامە دیارە کاتی بەرنامەکارە ئەو ناخوازێ ئەم بڵین چەند دەستەواژەیە پێت وایە کە کتێب و ژن و کۆمەلگا چی شتێک بەیەکەوە ئەیان بەستێتەوە کۆمەلگە و کتێب و ژن و کۆمەلگا کتێب و کۆمەلگە و ژن هەرسێکیان پەیوەستن بەیەکەوە هەرسێکیان گرێدراوی یەکن ئەگەر ژن بتوانێ هەرسێکی پێکەوە گرێ بدا من پێم وایە کۆمەلگە بەرەو پێشەچیە کۆمەلگە ئازاد دەبێت کۆمەلگە لە دواکەوتوی ئەبارزە ژن و کۆمەلگە و کتێب بزان هەرسێکیان چەند وشەیەکی جوان ژن وشیار بوونەوە کۆمەلگە ڕاستە بە دوای یەکەوە دێ ئەگەر ژن هۆشیار بێ کۆمەلگە ئازاد دەبیانی هەکە هەرسێکیان بە دوایەکەم بۆتم گرێدراوی یەکن هەرسێکیان پێوەستی یەکەن بەداخەوە زۆر جار من ڕەنجێ خانژن خۆی لە بواری نووسین و وەرجێڕان نادۆزێتەوە کەەوە بەداخۆ بۆیە ئەبینی لەو بوارێدا ژن زۆر کەم دەستی بۆ ئەو بردە چکە بە ئیشی خۆی داینانێ بە کاری خۆی داینانێ ئەگەر حەز و خولیانە بێ لای ئەو وەکو ئیشێک سەیری ناکە من هەر چەندە سەرەتا شوتم وتم پیشەنی حەز و خولیایە بەڵام بۆ ژنێک دەست نەبات بۆ نووسین من پێم وایە ئەو هەست و نەستە و ئایدیایی کە تۆ ئەتوانی بخەیتە سەر قاخەز ناتوانێ وەکو تر زۆر جاروێ دەری ببڕی و ئەزمموی زۆرە تەنانەت بۆ پیاویش ئەوە هەیە زۆر جارە بینی نووسەرێک لە نووسینە زۆر باشە لەوانەیە لە گزارشتکردن وە بەنەوەیەکی تر بێ نەتوانی بگەینی بەڵام بە نووسین باشتر ئەگەینی من پێم وایە ژن باشتر ئەتوانێت بیگەینی ئەگەر بنووسێت بۆیە ژن و کۆمەلگە و کتێب سێشتی زۆر جوانی گرێدراوی یەکن و تێیدا ئەوەی کە سوودمەند دەبی لەم سێشتا کۆمەلگایە بە شێوەیەکی گشتی کۆمەلگا لە بەرەوەی دیسان دەینەوە سەرەوەی عەقڵێکی ئازاد کۆمەلگەیەکی ئازاد دوو تاکێکی
هۆشیار بەرهەم دێن. جا خۆی قەڵەمگرتن گرنگە و لەوش گرنگتر ئەوەیە کە نووسین و قەڵەم بەدەستی ژنێک بۆ چونکە زیاتر ئازارەکان ئەخاتە ڕوو وە کۆمەڵگاش زیاتر یعنی پەیوەستە بە ئازارەکانی ژنانەوە چونکە ئەوەی کە ناڵێن خۆپەرستین ناڵێن کە پشتگیریە بۆ خۆمان بەڵام زیاتر ئازارەکان هی ژنانە زیاتر ژنان بنە قوربانی ئازارەکان هەروکو خۆشت باست کرد خاتو شانازگیان لە کۆتایی پرۆگرامین پێمان خۆشەوە خانمێکی سەرکەوت و بەوەی کە ئەزمونێکی باشت هەیە ڕێنمایی تۆ یاخۆت قسەی تۆ بۆ ئەو خانمانی کە سەرەتای تەمەنیانە ئەیانەوێ هەوڵ بۆ ئامانجەکانیان بدەن هەروکو باسمان کرد کۆمەڵەشت ڕێگرا یاخود خێزان ڕێگریان کۆمەڵێک بابەت یان خۆیان تاوەکو ئێستا خودی خۆیان نەناسیوە نەیانتوانیوە دەرکەون یاخود قەنەعەت بە خێزانەکانیان بکەن تۆ چی تێ بۆ ئەو خانمانە وەکو خانمێکی سەرکەوتوو؟ من پێم وایە هەر ژنێک کۆڵ نەدات بە کۆڵ نەدان ئەتوانی بگاتە ئەو ئامانجەی کە خۆی بۆ تەرخان کردووە هەموو ئەو شتانەی کە باستکردن هەمووی کاتین ژن ئەتوانێت کە کاتێک کۆڵی نەدا خۆی ڕادستی ئەو دۆخە نەکرد ئیتر بڵێ ئەو ئیرادەیە بەهێزی هەبێ ئەتوانی هەموو ئەو بربەستە خێزانی و کۆمەڵگەیان و سیاسی و حزبی هەموو ئەوانە بڕوات ڕەنجی خان بۆ ئێمە ڕێگاکە گوڵ و گوڵزار نەبووە ئێمەش کۆمەڵێک بربەستمان لە بەردەم بووە بربەستی خێزانی بۆ بربەستی سیاسی بۆ حزبی بۆی کۆمەڵگە بووە ئێمە وردە ناڕەحەتی زۆریمان بینێ ئێمە وردە وردە توانیمان بۆەوەی کە کۆڵمان نەدا و خۆمان ڕادستی ئەو واقعی تاڵە نەکرد بەردەوامیمان پێدا ئێستاش هەر بربەست هەیە لە بەردەمی ئێمەش و ئێوەش گرنگەوەی بەردەوام بیت و گرنگ بەردەوامیە بۆیە من ڕێنمایم بۆ هەموو ژنێک ئەوەیەکە کۆڵ نەدات و بزانێت ڕۆژێک لە ڕۆژان ئەو ئازادی کە بەدەستی دەهێنێت مامەڵەیەکی تەندروستی بەڵێ پێوە بکاوە بتوانێت سوودێک بە کۆمەڵگە بگەێنێت دەستە خۆش بێ من زۆ خۆشحاڵ بمەڕۆ لەگەڵ جا بۆ ژنان کۆڵ نەدەن کۆڵ نەدەر بن سوور بوون و موکوڕ بن لەسەر ئەو ئامانجێک کە هاتانە ئەو هەنگاوانی کە هاتانە چونکە ئێمە بۆ ئەوە لە مەیدانین کە ئێوەی ژنان هۆشیارکەینەوە زیاتر ئازارەکانتان بۆ ڕوونکەینەوە کە چی شتێک ئەبێتە مایی ئازار هەروکو باسیشمان کرد ئەگەر پیشە ئەخلاقیەتی لەگەڵا بێ دڵنیا بە کە ئەتوانی بگەی بە ترۆپک ئەتوانی بگەیت بەلوتکە و ئەو ئامانجی هەتە بەدەستی بهێنی من زۆر خۆشحاڵ بووم دووبارە خاتو شاناز سپاس بۆ تۆ بۆ ئەم دەرفەتە لە پەی بەشداربوونت لە پرۆگرامەکە ئێمە قەڵغانێکی ڕێزلێنانی تایبەتی پرۆگرامەکەمان بۆ تۆ ئامادە کردووە ئومێ دەکەین کەوا بە دڵت بێ ئەویش قەڵغانی ڕێزلێنانی پرۆگرامی پێشوانە پیرۆزت بێ زۆر سپاس شایانی زیاتری خاتوشانازیان ئێمە بڕگەی کۆتاییمان هەیە کە تێنووسی پرۆگرامی پێشڕەوانە واتە دەفتەرێکی یادەوەری ئێمە دەستنووسی هەموو خانمەکان ئەنووسینەوە ئەمە بۆ یادگاری لە ئەرشیفی پرۆگرامی پێشڕەوان ئەمێنێتەوە ئیتر ئایا سەبارەت بە ناوەڕۆکی پرۆگرامەکە بێ بۆ چوونت تێبینی تۆکون و سەرێک جا پێشم خۆشە بزانم کە من میدیاکارێکی چۆنم ئایا پرسیارەکانم بەدڵی تۆ بوو لە ئاستۆیە بوو دەتوانین دەستنووسی خۆت بەجێبی هەڵی یاخود سەبارەت بەو خانمانی کە تۆ پێی سەرسامی و بەلاتەوە گرنگە کە من لە پرۆگرامەکەی خۆما بەسەری بکەمەوە هاوشەوەی تۆ لە پرۆگرامەکانی داهاتووە فەرمی سپاس بۆ تۆ دیارە ئێمە کۆمەڵێک خانمی زۆر بەتوانمان نەمان هەیە لە بواری جیاواز دیارە بەرنامەکەی جەنابیشت ئەوەیە کە لە هەموو بوارەکان ژنان بەسەرکەی تۆ ئێمە ژنانی نووسەرمان هەیە ژنانمان هەیە چاڵەکوانی بواری ژنانن من ئەگەر پێشنیار بۆ جەنابەت فەرم چەند خانمێک پێم خۆشە لەو بەرنامەی تۆ جودیان هەبی ئەوانیش باسی ئەزمون و کاری خۆیان بکەی کە کلەوانە ڕێزانی شێخ دلێرە کە لە بواری ژنانە بەڕاستی دەستێکی باڵای هەبووە و توانیوێتی هەم لە مەسەلەی یاساکانیش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەی خۆی هەبێت کە لە ژنە ئازاکان خەتوو بڵێ سەزەبەر فەرمانمان هەیە کە سیاسیکی زۆر زۆر دیارە ئەوەی کە لەو ژنانەی کە ڕێی خۆی هەیە لەسەر کۆی بابەتەکان و خاتونی تریشمان هەیە خاتو شیرن تاهیرمان هەیە نووسەرێکی زۆر بەتوانایە ئەمانە سوسانی حەمەتاتە نووسەری زۆر بەتوانە دیارە خانمان زۆرن من حەز ناکەم کەسم لێ زویر بێ بەڵام ئەمانە ئەو ژنانن کە من شانازیان پێواکەم کە هەم هاوڕێ من هەم ئەو ژنانن کە من هەستەکەم ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە بوارە جیاجیەکاندا پێم خۆشەوەکو من لەم بەرنامە
بیان ئینشاءالله قسەکانت هەمووی بە هەند وەرەگرین و ئەگەر دەرفەت بخوا تەمەنیدا ئینشاءالله قسەکانت بەجێ ئەگەێنین. سپاس بۆ تۆ بەردەوام بە لە نووسین و ئێمەش کۆتایی پێێنی. بەڵە خۆشەویستانی ئێمە ئازیزانی ئێمە ئازیزانی قەدرکران سوپاس کە تاوەکو ئێستا کاتی خۆتان بۆ ئێمە تەرخان کرد ئومێد دەکەین کە تەواوی پرۆگرامەکانمان ببێتە هۆشیارکردنەوەیەک بۆ کۆمەلگا بە تایبەتی بۆ خانمان. سپاس بۆ تەواوی هاوکارانم کە بەردەوام ماندوو ئەبن بە تۆمارکردنی ئەم پرۆگرامە کە خزمەتکردن بە ژنانە. سپاس بۆ ئێوەی خۆشەویست و بینەر ئەم جارەش خات و شانازیرانیمان بەسەر کردەوە نووسەر و وەرگێڕ و توێژەر تا پرۆگرامێکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە کایەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.